بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ کاک عەلی حەمە ساڵح تاوتوی چەند پرسێکی گرنگ دەکەین لەوانە فشاری حکوومەت بۆ وەرگرتنەوەی پێشینەکان لە هاوڵاتیان و دەنگۆی زیادبوونی نرخی کارەبا لە هەرێمی کوردستان هەروە دۆخی دارایی هەرێم و پرسی جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق و ئایندەی دۆخی سیاسی هەرێمیش کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک عەلی سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لە نرخی کارەباوە دەست پێ بکەین، نووسراوێک بڵاو بۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نرخی کارەبای ماڵانیش گران کرابێ، دواتر وەزارەتی کارەبا ڕوونکردنەوەیدا ئەم پرسە چۆنە، ئایا هیچ هەوڵێکە بووە بۆەوەی کە نرخی کارەبای ماڵان زیاد بکرێت؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان طبعا وەزارەتی کارەبا ئەمڕۆی من نووساوێکی وەزارەتی کارەبامان بڵاو کردەوە و تقریبان حملەیەکیشمان کرد لە سوشیال میدیا کە نرخی کارەبا گران بووە. بەپێی نووساوەکەی وەزارەتی کارەبا بۆ ماڵان دوو جۆر ماڵانی دیاری کردووە. خاڵی یەکەم تایبەتە بە ماڵانی ئاسایی واتە هەموو کۆڵان و گەڕەک و ئەوانە لە هەموو قەزا و ناحەکان. خاڵی شەشەمی تایبەتە بە پرۆژەکانی نیشتە جێبوون. بۆ ماڵانی ئاسایی پێشتر تەساعودی بوو طبعا 1 کیلۆوات هەتا 450 کیلۆوات ئاوەرێک 18 دینار بوو، ئێستا کردوێتی بە 6 دینار. مەسەلەن ئیتر بەو شێوەیە گرانی کردووە بە تەدریجی بۆ 450 بۆ 900 لە 24 کردووە بە 80 دینار، یعنی تقریبان توانین بڵێ نزیکەی لە 333 نرخی کارەبای لەسەر هاوڵاتیان زیاد کردووە کە ئەمە بڕێکی ئێجگار زۆرە. ینی مەسەلەن چی ڕووی داوە لە پڕ کارەبا کاڵایەکی ئەساسی هەموو ماڵ و هەموو کەسی ئەتوانێت ئەبێ بەکاری بێن، ینی لە 300 بۆ سەرەوە نزیکەی لە 333 زیادی کەی. ئەمە کاردانەوەی زۆری بە دوای خۆیان هێنا و قسەی خەڵکی زۆر بە دوای خۆیان هێنا. ئەگەر بیخ بڕۆرە سەر ڕێنمایەکان بیخوێنەوە خاڵی شەشەم بەجیا هی پرۆژەکانی نیشتەجێبوونی دیاری کردووە، ئەڵێ 156 دیناری سابتە، واتە تەساعودی نییە پرۆژەکانی نیشتەجێبوون. زۆر بەکاربێری کەم بەکاربێری هەر بۆ کیلۆواتێک 156 دینار کە ئەمەش غەڵەتە. ئەوەی جێی سەرنج بوو بۆ من ڕوونکردنەوەکەی وەزارەتی کارەبا بوو، ئەڵێ ئێمە تەنیا مەبەستمان پرۆژەکانی نیشتەجێبوونی هایکۆستە نەخێوانیە بەم بەڵگانەی خوارەوە. یەکەم پرۆژەکانی نیشتەجێبوونیەوە لە خاڵی شەشەمە باستان کردووە بە تەنیا 156. پاشانیش خاڵی یەکەم بۆ ماڵانە. دوو لە پرۆژەکانی نیشتەجێبوونیشە نەخێر مەرج نییە ئەوەی لە پرۆژەکانی نیشتەجێبوو نابووە دەوڵەمەند بێ، ئەوەی لە کۆڵان و ماڵان نابێ فەقیر بێ، ینی نیشتیوان نییە. بۆ نمونە ئێستا بەم سیستەمەکە سیستەمی پریپەی دواتە کڕینی کارتی پێشوەختی پێڵێن، یعنی بۆچی من برادرم هەیە لە بۆ نمونە لە بەرزایەکانی قەیوانە 2 دەفتەر 3 دەفتەری داوە و ماگانە لە معاشەکەی پێشەی بۆ ئەمە دەوڵەمەنە. ئێخۆ 2 دەفتەری داوە خانوویە لە توی مەلیکا لەوانەیە بای ملیۆنی دۆلار زیاتر بێت، لە وەزیران 2 ملیۆن دۆلارە لە هەولێر. ئەمە فەقیرە بەس هەیە بە شوقەیەک بە پێشێکی دەفتەرێکە لە شوقایە، ئەمە دەوڵەمەنە. یعنی قیاساتەکان هەمووی من پێم وایە هەمووم قیاساتانە هەڵەن و گرانکردنی کارەبا لەسەر هاوڵاتیان دەرهاوی شتێکی خراپێ بێت. باشە، بەس ئێستا پێ دوای ئەوەی ماڵان جێبەجێ ناکرێت لەسەر ماڵان هەرچەندە لە 2021 بڵێن لە 15 دینار. هیوادارین وەزارەتی کارەبا ئەو ڕوونکردنەوەی خۆی داوێتی ئەوە باتە سەر بە هیچ شێوەیە دەستکاری نرخی کارەبا لەسەر هاوڵاتیان نەکرێ. لە ئێستادا دۆخی خەڵک خراپە، باروگوزەرانی خراپە، یعنی لە هەموو دنیا دراسی هەر بابەتێکرێت عەرەبێت دراسی داهات و دەخلی خەڵک بکرێت. یعنی بۆ نمونە ئافرەتێکی بێهاوسەری سەرچاوێکی داهاتی نییە، کرێچیە، 3 مناڵی لەسرە، یعنی تۆ ئەتەوێ 100,000 کارەبای حکومی بدا و 30-40,000 کارەبای مۆلیدە بدا و بەچی، یعنی بیر لێوە ناکەیت تۆ بڵێ بەچی، بیر لەمە ناکەیتەوە. غەڵەتە ئەوەی ستیەکانیش پێویستی بە پیاچوونەوەیە. ئێمە لە هەولێر لە ستیەکان 175 دینارە، لە سلێمانی 156 چکە لە 112 ئەڕوا بۆ خاوەنی ستیەکان. یعنی پێشتر هی حکومەت هەمووی لە 18 دینار بوو، ئێستا 175 دینار. سعرەکە زۆرە
ڕاستاڵێن کردومانە بە 24 ساعت تەمانم 24 ساعتش لەسەر حسابی خەڵکی عامە خۆ کارەبای تر لەکوێ ینی لە خەڵکی عام ئەتوانی بیبڕی ستیەکان بکەی بە 24 ساعت و گرانی کەی بیکەی بە نرخی بازرگانی شتێکی باش نییە من پێم وایە ئەم سیستەمە پێویستی بە پیاچوونەوەی ئێمە لەگەڵ زیادە ڕەوی کارەبانین لەگەڵ دەست پێوەگرتنین لەگەڵ ئیسرافانین بەڵام بێ ڕچاوی دۆخی خەڵکە ینی خەڵک ئەگەر لە هاوینە موبەریدەیەک نەکاتەوە چی بکە ینی چی بکات تۆش گرانی کەی لەسەری بۆ نمونە لە زستانە تۆ نەوتی مەدەرێ و هیچ سوتەمەنیەکی بۆ دامین مەکە مێڵە شیشەهی تەریش بکاتەوە تۆ بەدیلێکە پێنەبێ بۆ خەڵکو و نرخی کارەباش بەو شێوە لەسەر خەڵک گرانکەی بەڵێ ئەتوانن نرخیکە ئەڵێنەمانوێ بیکەین بە 24 ساعت وەڵا گەر وا گرانیکەن ئەتوانەوە نە گرانیکە نەک 24 ساعت هەموو کارەباکەش بفرۆشن خەڵک نەتوانێ بەکاری بێنێ بەڵێ باشە بەس ئەوەی سیتیەکان کێسە چۆتە بواری جێبەجێکردنەوە کە بەرەزڵی لە 18 دینارەوە لاندێک ناوچە کراوەتە 175 نانە ستیەکان سابتە 18 دینار نییە ستیەکان سابتە لە سلێمانی 156 دینارە باشە بۆ هەر کیلۆوات ئاوەرێک پێشتر بە سیستەم بوو ئەتوانم بڵێم پێشتر بە تێکرا ئایلێک چکە هەژدەیە تا 450 زیاتر بێ بۆ 900 دەبێ بە 24 ینی ئەتوانی بڵێ پێشتر خێزانێکی طبیعی وەسەد بۆ هەر کیلۆواتێک 30 دینار 28 دینار ئالەوایدا باشە ئێستا 156 ینی زۆر بەکاربێنی هەر 156 کەم بەکاربێنی لە کاتێک کە کارەبا بێت تەساعودی بێ بۆ ئەوانەی کەم کارەبا بەکارێنن دەخلیان کەمە بێ بە نرخێکی هەرزان بیدەی یەکێکی زۆر زۆر چەندین سپلیتەکاتەوە و دەست بەکار گرانی کە لەسەری طبیعیە بۆی ناچار بێ کارەبا کەم بەکاربێنێ بەڵام تۆ بێ فەقیرەکە و ئەوەی 20 سپلی دەکاتەوە بە یەک سەر بیدەیت ئێمە هەڵەیە بەڵێ یعنی ئێستا بۆ سیتیەکان ئەوەی کە بەشێکیان دانراوە هەموو وەکو یەکە کاگالی و پێشتر ئێستا قازان کردو کە مۆلیدەش نەماوە بەڵێ تەساعودی نییە تەساعودی نییە تەساعودی نییە لە کاتێکا بۆیە تەساعودی بە لە کاتێکا بۆیە 450 کیلۆوات ئاوەر یەکەم زۆر هەرزانتر بێت بۆی خەڵک ناچار بێت لەو 450 بیرسێتەوە و کارەبا کەم بەکاربێنێ تۆ هاتووی هەمووی کردووە بە زۆر غەڵەتە ئەمە باشە بەس ئێستا خەڵک یعنی ئەزین چۆنە یەکێک ئێستا لە یەکێگەل لە شوقەیەکی ئەوا بێ دوو دەفتەری داوا پێشەکی و ماگانەیدا لەگەڵ ڤێلایەک بۆ نمونە کە گرانە لە بەرزایەکانی سلێوانی یا لە شوێنێکی زۆر ڕاقی هەولێر هەردووکێ بۆ کیلۆوات ئاوەرێ 156 دەن ئێمە غەڵەتە بەڵێ بەس وەکو هاتنەوەی کرێ کارەبا ئەگەر و سیستەمە ئێستا کارەبای مۆلدە لابراوە هاوڵاتی کرێ کارەبا نییە ئەبێ بڕۆی کارت بکریت و تێکەی پریپەید ینی کڕینی پێشوەخت ینی پێشوەختە دەبێت چۆن کارتەکەیتە موبایل ئاوە بەڵێ بەڵێ کارتی ئینتەرنێت و کارتی موبایل زۆر چاکە بەزی هاوڵاتی زیانی کردووە پێشتر ینی کەمتری لەسەر دەکەوت دەگەر کارەبای مۆلیدە هەبوو لەگەڵ کارەبای نیشتیمانی لە سیتیەکان بەڵێ پێشتر تۆ بە کارەبای حکوومەت ڕاستە پێشتر تۆ گەر بەراوردیگەی بە کارەبای مۆلیدە گرانتر بوو بەڵام مۆلیدە کابرا ئالیە بزنسەکە گازوایی لەکڕێ کولفەی زۆرە تۆ نابێ بەراوردیکەی بە شتێکی خراپ وە دوو بەڵام کار ئەو بۆ نمونە تێکراگەر 16 ساعت حکومەت هەبوو بێ تۆ 16 ساعتەکەی حکومەتی لەوانەیە هەر کیلۆواتێک بە نزیکەی نزیکەی بە 26 دینار لەسەر وەستا بێ مۆلیدەکەش حسێبیکەی لەوانەیە 280 دینار لەسەرت وەستا بێ بەڵام مۆلیدەکەش سەعات بووە ئەم چەند بووە؟ ئەم 16 ساعت بۆ کارەباکەی حکومەت ئێستا مۆلیدەکە نەما حکومەتەکە هەمووی بوو بە 100 بۆ نمونە لە سلێمانی 56 لە هەولێر وەک حسێبم کرد ئەگاتە نزیکەی لە 170 گرانە ینی زۆر گرانە باشە یەک پرسیاری تر لەسەر قەرزەکانی کارەبا دوای سەرپێشینەکانی قسە دەکەین زیاتر لە تریلۆنێک وەزارەتی کارەبا دەڵێ لای هاوڵاتیانە پێشتریش لە پەرلەمانیشتان لەوە کرد مەقاسە بکرێت پێ دوای لەمە دواش ناکرێت ینی بۆ نمونە کرێی کارەبا ئەوەی کە هاوڵاتی قەرزدارە قانونە بە قانون بە قانون جێگیر کرا لە یاسای ئەو چاکسازیە لەو پاشەکەوتەی کە خەڵک لایەتی بتوانێت ئەو کرێ خەدەمات و ئوجورانەی لە سەرەتی بیداتەوە بەڵام تا ئێستا حکوومەت ئامادە نیە ئەوە جێبەجێ بکات کێشەکە ئەوەی خۆیدا ینی لە دنیا بێ حکوومەت کار ئاسانی بۆ هاوڵاتی بکات زیاتر بەڵام ئەم ئەڵێ من قەرزەکەت نادەمەوە بەڵام بێت تۆ قەرزەکەم بدەیتەوە ئێمە نەعەدالەتیە ینی
بەڵێ زۆر چاکە بەس کێ دەبێت چاودێریەوە بکات با دووە پرسیان مەسەر کارەباوە بێ کێ دەبێت چاودێریەوە بکات ئەو ڕوونکردنەوەی وەزارەتی کارەبا لەگەڵ نووسراوەکەیان ئایا ڕوونکردنەوەکە تەواو یاخود نووسراوەکە بەداخەوە لە غیابی پەرلەمانە بێت لە دەرەوە هەمومان لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی میدیاوە چاودێرکەین قسە بکەین کەمپینکەین لەگەڵ ڕێکخراوەکانی مەدەنیە پێویستکە گرتبوونەوە بکەین مانگرتن بکەین اعتصام بکەین یانی ێزانین چۆنەکە حەکیم هەندێ بابەتێ پەیوەندی بە ژیانی هەموو هاوڵاتیەکەوە هەیە مەسەلەن باوەڕکەمەی کامیراکە لەوەی کامرەی پۆینت و پۆینتەکە خەتەرتە چکە مەسەلەن مەرج نییە 100% هەموو عایلێک کسارەی هەبێ سیارەش هەبێ بدا بەو ڕێگە یعنی کۆمەڵە ئەگەر لە پێشتە بەڵام هەموو ماڵێکی فەقیر نەدار پێویستی بەکارەبایە تۆ دێی بەبێ دراسە یەکسەر یعنی ئەزانی وەکو چیوایە حەکیم وەکوە ئەم بەیانیە چوبین 8 سەمونمان کڕی بێ بە هەزار بەیانی بڕۆین بڵێ وڵات 2 سەمون بە هەزار نابێم وانە نایعنی لەسەر چ بنەمایەکەمە بەڵێ زۆر چاکە بینە سەر پێشینەکان ئێستا گلەیەکی زۆری هاوڵاتیان هەیە ئەوانەی کە وەکو هاوڵاتی پێشینیان وەرتووە حتمما پەیوەندیان بە جەنابشتەوە کردووە هیچ ڕێگەیەک هەیە بۆی ئەم شاری حکوومەت لەسەر ئەو هاوڵاتیانە لاچێت چونکە باریدارەیان سنوودارە و کێشیان بۆ دروست بووە لەگەڵ کەفیلەکانیان و بۆ خۆیان کێشیان بۆ دروست بووە طبعا دوو سێ بەشەکە حەکیم طبعا قسەیەکەی لەسەر ئەوەی جارێ لە وڵاتێک ئەگەر قانون هەبێت بەشی یەکەم پەیوەندی بە فەرمانبەرانەوەیە لەسەر فەرمانبەران ئەوانەی کە قینە قەرارە دەست سوکرێ لەسەر ئەوانە بێ بە 2 مانگ و بە 3 مانگ و بە 5 مانگ بیدەنەوە مانگ نزیکەی 100,000 چەندێکە لە مەعاشەکەیان ببڕن و 100,000 160,000 شتێکی وایە شتێکی وام زانیوە ببڕن ئەوەی تری کە یانوێ زەختی لەسەرکەن ئەو هاوڵاتیانەیە کەفیلیانێ ئەمە غەڵەتە حکوومەت خۆی لە ماوەکانی ڕابردووە وەری نەگرتووەتەوە ئەم قەرزی عەقارە ئێستا ناکرێتەوە بێ خەڵکی پێ سزا بدەیت و بڵێ ئەبێ لە ماوەی طبعاً 2 مانگ سەر ناگرێ لە منی وەرگرە خەڵک نایباتەوە کە خەڵک نایباتەوە لە 2 مانگکە دوای ئەیانەوێ هەموو مانگێ ڕێژەیەک لە کەفیلەکەی ببڕنجا لە 120 لە 115 چۆن بەڵام ئەمەش کێشە دروستەکە دوای کەفیلیش داوای پارە لە خاوەن قەرزەکەیەکە خاوەن قەرزەکە شەڵێ وەردەستمەوەنی دەبێ بە کێشەی کۆمەڵایەتی مەسەڵەن من دۆسیەکی سەیرت بۆ باسکەم لەم ڕۆژانە لام بوون ئەی نەمەزانی بەکێ بڵێم کابرایەک قەرزی وەرگرتووە بۆ خانوویەکی کردووە لە گوند قەرزی عەقاری وەرگرتووە خانووی کردووە لە گوند ئێستا کابرا مردووە تۆ دێی پارە لە کەفیلەکەیە بڕی کوڕەکانی کابراڵێن وەڵا پارەیەم خانوو نادەینەوە کاکە با حکوومەت بێ خانووەکە بۆ خۆی هەڵگرێتەوە خانووەکە بە کەڵکی هیچ نایە ئێستا باشە ئەمە ئێستا بەبێ ئەوەی تۆ دراسەیە بکەی کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی ئەخولقێنی کەفیل پارەی لێ ببڕێ و لەولا کابرا کۆچی دوایی کردبێ و حکوومەت ئامادە نەبێ خانووەکەی کابرا هەڵگرێتەوە لە بری قەرزەکە و کوڕەکانیشی بڵێن ناچینێ ئەمە ئەبێ بە کێشە دڵنیا بێ سەدان کێشەی وا هەیە ینی بۆیە پێویستە ئەم بابەتەی کە پەیوەندی بە قەرزەوە هەیە دووسەرەیە حکوومەت ئەرک و بەرپرسایەتی خەڵکی لەسرە جا لەگەڵ کەفیلەکانە لەگەڵ فۆرمێ لە گونجاندنی بۆ بدۆزیێتەوە قەرزەکان درێژ بکاتەوە ڕچاوی دۆخی خەڵکە و ئەوەشی ڕەبتی بە پاشەکەوتەوەی پرۆسەی مەقاسەی تیا بەکاربێت باشە بەس وەزارەتی دارایی بەڕێوەبەراتی بانکە پسپۆرەکان ڕوونکردنەوەیکی بڵاو کردبەوە دەیگوێت ئەگەر هاوڵاتی پێشینەی وەرگرتووە با لەگەڵ کەفیلەکە ڕێبکەوێ بۆ نمونە لە 120 موچەکەی دەبدرێت ئەگەر 500,000 بێ 100,000 داتەوە کەفیلەکە حکوومەت داوای سوڵح لە کەفیل و خاوەنینکە ئەگەر سوڵحیان نەکرد ناتوە بێ حکوومەت میکانیزمی هەبێ هیچ حکوومەتەیە لە دنیا داوا بکات 2 هاوڵاتی و 100 هاوڵاتی و 100,000 هاوڵاتی لە بینی خۆیان ناسۆڵحکەن ئەمە خەڵەتە من پێتەڵە میسا ئەو نمونەی بۆم هێنایتەوە ئێخوا بەبێ حەلیکە یعنی چۆن ئاوا بمێنێتەوە بەڵێ سوپاس دەکەم باچین سەر پرسی بودجێ عێراق موچەش موچەی مانگی 6 تاکو ئێستا بە تاوەتی وندی کە بەڕێزت متابعی دەکەی یاسای بودجە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە دواکەوتنی موچەی مانگی 6 ئەی بۆچی بەردەوام ئەگەر کەوتوتە بواری جێبەجێکردنەوە خۆی بودجە کۆمەڵێک پرۆسێسی هەیە دوای ئەوەی قانونی بودجە دەرەچێ سەر و کۆمار واژووی لە پەرلەمان دەرەچێت سەر و کۆمار واژوویەکە دواتر لە ڕۆژنامەی وەقایع بڵاوە بێتەوە دواتر وەزارەتی دارایی ڕێنمایی دەرەکا
بۆ خەرجکردنی بودجەکە من تا ئێستا دڵنیانیم ڕێنمایەکان دەرچووە دەرنەچووە هەمووی دەرچووە بە تایبەتی ئەو پشکەی پەیوەندی بە هەریەمی کوردستانەوە هەیە بەڵام مەزانم چەند ڕۆژێکە حکوومەتی عێراق بەشێک نزیکەی 150,000 شتیوە بڕیوان نەوت لە هەریەمی کوردستان وەرەگرێت باشە ئەی پاڵێوێ بێ بۆ پێداویستەکانی پێم وایە کەرکووک و مووسڵە ئەی بۆ ناوخۆ بەکار نایێنرێ بۆ ناوخۆی هەرێم کاگالی سوتەمەنی هەرزان بکرێت لە کوردستان مەبەستن ئەمە ئوستاز حەکیم ئەرکی پەرلەمانتاری ینی عێراقا ئەرکی وەزیرەکانە تەواو هەرێمی کوردستان ئەگەر کۆی نەوتەکە لە ئایندا بدا کە نزیکەی 400,000 بەرمیل لەو دیاری کراوە ناکرێت لە هەولێرەوە نەوت بپاڵێورێ منتوجەکەی بڕوا بۆ مووسڵ بەڵام هەولێر لی سوودمەند نەبێت لە واسییانەوە نەوت بپاڵێوێ منتوجەکەی بڕوا بۆ کەرکووک بەڵام خەڵکی سلێمانی و خەڵکی ئەو سنوورە لێی بەرپرس مەحروم نەبێت دوو ئەگەر هەرێم کۆی نەوتەکەی ڕادستی عێراق کاتەوە کەواتە عێراق مبەڕێکی نییە بۆ ئەوەی بەرهەمی نەوتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابینەکە باشە بەس ئێستا کە نەوت هێرێم بەرز دەڵێن نزیکەی 150,000 بەرمیلێک دەپاڵێورێت کێشە بۆ جێبەجێکردنی یاسای بودجە دروست ناکە یاخود کێشەکە چیە کە تاکو ئێستا تورکیا پەیوەندی بە عێراقەوەیە نا عێراق گەشتا ماوە ڕێکەوتنەکە بۆی نەوتێرەی کوردستان بە بۆری بچێتەوە تورکیا پێم وایە ڕەبتە بۆ سکاڵای دووەمی دادگای پاریسەوە بەڵام ڕاستیەکەت بێ عێراقە بێ بەرپرسیاتی ئێمە بگرێتە ئەستۆ بەڵێ ئەم ڕۆژەوتەی بەردەوغانیش قسەی کردبوو دەڵێ کێشەکە لە بینی حکوومەتی عێراق و بڵین دەسەڵاتی باکوورە و وای دەسەڵاتی باکووری عێراقە کێشەکە لە بینی تورکیا و عێراق هەناردنەکردنەوەی نەوت یاخود هەرێم و عێراق نەخێر لە بین تورکیا و عێراقایە هەرێمی کوردستان هیچ دەسەڵاتێکی نەماوە بەسەر هەناردەکردنی نەوتە بەڵێ ئەیوەکو موچەی مانگی 6 هیچ داهاتێکی ناوخۆ بەردەستە تاکو ئێستا بڵین بەڵێ داهاتی ناوخۆ لاستێکی باشایە داهاتی ناوخۆ لاستێکی باشایە و لە ماوەکانی ڕابردووشە لە ناوخۆی کوردستان هەم نەوتی خام فرۆشراوە بە تەنکرد ڕەنگە وەکو بۆریەکە زۆر نەبێ هەم پاڵاوتن هەبووە ئەمە داهاتێکە و بزانین عێراقیش لە دوای هەفتەی مانگەوە ڕوو نەبێتەوە چۆن تەعامل لەگەڵ موچاکە چۆن لە دوای هەفتەی مانگەوە بڵین چی ڕوو دەدات دیارە بێت لە دوای هەفتەی مانگەوە بە تەدریجی پرۆسەی دابشکردنی موچە لە عێراق دەست پێەکە ئایا هەرێمی کوردستان ئەبێ ببەشێک لەو پرۆسەیانە باشە بەس ئەوەندەی بە پێی براچوونی خۆت دەتوانرێت سیستەمی بڵین موچەش پێدانی موچەکە لەگەڵ عێراق ڕێک بکرێتەوە کە ئێستا ئێمە مانگێک لە دواوەی ئەبێ لە ڕێکرێتەوە بەڵێ ئەبێ ڕێکرێتەوە توانایی داراییش هەیە بۆ ڕێکردنەوەی ئەمان بابەتێکی ترە بێ مناقەشە بکرێت وردەکاری زۆرە چکە مانگی حەوداتەوە 6 بدێ ئەو هەشداتەوە حەوت دێ ئەمە نابێ باش بەس ئەبێت تەسویەی حساباتی ئەم 6 مانگەش کرێ ئەبێت تەسویەی حساباتی ئەم 6 مانگەش بکرێت لە بینی هەرێم و ناوەندا بە دقیقی و تەسویە کرا حەقە کەوتە لای کێ بێەوە بیدا باشە پەیوەست بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد هەر بەم شێوێ دەمێنێت تۆ چکە ئەمڕۆ ڕاگەندراوی سەرکردایەتی کۆمیتەی ناوەندی پارتیشە بوو باز دەوەکەن کە پاشە کشێلان دێخاڵ کراوە بەڵام ئەوان هەر پشگیری سوودانی دەکەن لە کارەکانیدا هیچ گرفتێک چاوەڕێ ناکەی لە پرسی بودجە یاخود حکومڕانی لە هەرێمە بەرپرسانی حکومڕانی لە هەرێم کە ئێستا پارتیە طبعا جگە لە پارتی کەس هیچی بەدەست نییە شتی استراتیژی ڕاستە لە سلێمانی یەکێتی ئیشی مەرزەکە و ئیشی زەویەکە و فلان بەڵام ئەوەی کە ناوی حکوومەت و قەرارە لە حکوومەتوانە لای پارتیە جگە لە عێراقی هیچ بژارتێکی تریان لەدەست نیە فەرموو لەگەڵ عێراقا ڕێ ناکەوی چیەکەی ناتوانین نەوتە ناردەکەی چیەکەی هانی چۆن موچە دابینەکەی بۆیە من پێم وایە ئەمان بەخۆشی بێ ناخۆشی ئەبێ هەر لەگەڵ عێراقا هەرچەندە غەڵەتەکە لەوێ بوو کاک حەکیم مەسەن زۆر جار لە ئێمەمانان ڕەخنەیەگرن ئەڵەن ئێوە وتان نەوت ڕادستی عێراقکەن ئەوە کردمان و ئەوەش عێراق کاکە هەرێم نەوتی ڕادستی عێراق نەکردووە عێراق نەوتی هەرێمی ڕاگرتووە ئەم دوانە جیاوازە دەبوو هەرێمی کوردستان پێش ئەوەی نەوتەکەی ڕابگیرێ بە قوتەوە بچوە لەگەڵ عێراقا ڕێکەوتایە ئەو کە ڕای گرتووە بژاردەوە بەدەستەوە نەما بە ناچاری چووی لەگەڵ عێراقا ڕێکەوتی ئەمە واقعە بەڵام ئەو کاتێک کە نەوتەکەی ڕۆشت ئەو کاتە بە قوتەوە بڕۆشتە لەگەڵ عێراقا ڕێکەوتا شتێکی تر بوو بەڵێ بەس سەبارەت بە جێبەجێکردنی کارنامەکە ژەو ڕێکەوتنیش کە کرابوو باز دەوکە وەکو خۆی جێبەجێ نەکرابێ لە بینی
هاوپەیمانی دارایی دەوڵەت کە پارتیویکی تیدارن عێراق لە مەراحلی قوتایە کاک حەکیم عێراق لە مەرحەلەی قوتە لە عێراق اتفاق شتەوە بەهای نییە کێ قوەتی خۆی هەبێت جوێن پێی خۆی شوێن پێی خۆی کاتەوە عێراق ئێستا لە مەرحەلەی قوتە بەراورد بە هەریەم ئێستا مەسەن بۆ نمونە ئێستا عێراق پارە نەنێری هەریەم چیەکە چیەکەی یان چیەکەی مەسەلەن وانە چیەکەی بژاردەکانی تر چین هەرچی کارتە سوتا سووتێنرا هەرچی کارتەیە ئەگەر نەڵێن کارتی ڕێفراندۆم بەکارێنین بڵێ ئاوەکە ئەگرینەوە یعنی ئێستا هیچ کارتێکیشمان نەماوە بەرامبەر بەغداد نەخێر 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 کار حەکیم کار چییە کارت پارەیە پارە من پێتەڵێم عێراق بڕیارەدا ئەڵێ پارەت بۆ نانێرم فەرموو چیەکەی بیکە ناشێڵێ نەوت هەناردەی دەرەوە بکەی چیەکەی بەڵێ ئەی سەبارەت بە هەڵبژاردن ئەمڕۆ بڵێ نووسراوی سەرۆکایەتی هەرێمی شەبوو کە لە دووشەممەوە حەوت ئاراسی کۆمیسیۆنی عێراقیان کردبێ لە 11 ئەم ساڵ یاخود 12 هەڵبژاردن بکرێ بۆ چون و چییە پێ دوایە دەکرێت هەڵبژاردنەکە 100 ساڵ ناکرێ 100 ساڵ ناکرێ لەگەڵا بۆتەوە پرسە زۆر بەسیت کۆمیسیۆنی هەڵبژار بەڵێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پێیان تو ئێمە سەرقاڵی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەمانیش جددی نین لێرە ها ئەمانیش یەکێتی و پارتیش جددی نین بۆ انتخابات پارتی هەڵبژاردنیەوێ بەڵام بەمەرجی خۆی تێگەی بەمەرجی خۆی وەک چۆن یەکێتیش هەڵبژاردنیەوێت بەڵام بەو شەرتەی تیا دۆڕاونە هەڵبژاردن مەرجی پارتی چییە کە دەڵێ هەڵبژاردنەوە یەکێتی وتە دۆڕاو دەیەوێت دۆڕاونەی پارتی مەرجی پارتی پێشتر چی بوو هەومان نەزانین کۆتاکان بوو یعنی کۆتاکان بوو کۆتاکان 11 کورسی مسۆگەر بووە بۆ پارتی لە ڕابردووە وستێتی کۆتاکان لە دەستی خۆیان بمێنێتەوە هەر کەسیش بڵێ کۆتاکان کورسی پارتی نین ڕاست ناکە ئێمەمانان کە لە پەرلەمان بوو من لە 9 ساڵ لە هەموو کەس باشتر لەمسی ئەوەم کردووە کە کۆتاکان بەشێکی دانەبراو و جێگیرن لە سیاسەتی پارتی کامەش غەدر بوو یەکەم لە کۆتاکان دووەم خەدر بووە لە لایەنەکانی تریش مەسەلەن بۆ نمونە لەگەڵ ڕێزما بۆ هەموو کەسێک منێک جارێ 140,000 مێناوە جارێ 90,000 مێناوە جاری وای بووە 1 مانگ بە دوواداچوون و لێکۆڵینەوە شەون و خۆنیم کردووە ئەو لێکۆڵینەوەی من کردومە ئەگەر موناخان کە بە دەنگی زێرەڤانی دەرچووە باشە ئیمزای لەسەر نەکردانە ڕۆی بۆ حکومەت ئێمە وڵای من لە تەعزیبە چییە زانی ئەو جار لە هەموو شتێکار دەنگدانیان لەگەڵ پارتیا بووە لە ینی لە تەنانەت نەک لە شتی استراتیژیە لە وردەکاری ڕۆژانەشەیە نابێ من نابێ باشە چەند پرسیارێکی تر کاتشمە بەرەو کۆتایی دەڕوە سەبارەت بە کامێرەی پۆینت لە خولی پێشوا بوو لە خولی پێشوا بوو وەڵای جارێکیان پەرلەمانتارێکی مەسیحی بوو پێم وایە خەڵکی دهۆک بوو ینی زۆر دیفاعی لە پارتی کرد یا سەرۆکی فراکسیۆنی پارتی بوو یا جێگرەکەی و هەراوە بەڕوونی پێی و دێبێشتی کاکە تەبیعیە پارتی بی بەسخۆ ناکرێت لە ئێمە پارتی تربی ینی زۆر پارتی بوون بەڵێ باشە پێشبین دەکەیت سەبارەت بە پەرلەمان دوای لەسەر کامێرەی پۆینتش پرسیار لێ یەکەم تاکەی بێ پەرلەمان بمێنینەوە وەڵی یەکێتی و پارتی موحتەمنین بە پەرلەمانەوە من پێم وایە پێشیان خۆشە هەرچۆن بێ دەنگی هەبوو لە پەرلەمانە طبعا پەرلەمانە بێ بە شەرعیەت و وادەی خۆی ڕەخنەی جددیە کرد قسەیە کرد چاودێریە کرد لێکۆڵینەوەیە کرد هیچ دەبێت ڕای گشتی ئەو دەنگە کرد بووە بۆ ئەمان زۆر باشە و بەمەبەستەوە ئەوان ئیشەکەن کاک حەکیم بۆ ئەوی پەرلەمان بشکێنن مەسەن هەر ڕۆژەیەکیێنن ئەڵێ ئەم پەرلەمانە ئەگەر بکرێ بۆنە مانگای شیردەر وچی ئەوێرە بێتە بچواتە بەردەم ئەنجومەنی وەزیران وا بڵێ ئەوێرە بچێتە بەردەم بارەگای سەرۆکی کاتی هەرێم و ماڵی سەرۆکی هەرێم و ماڵی سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی خۆ 100,000 هێندەی پەرلەمان خەرجیانە بووە ناوێرن ئەوان مەبەستیانە پەرلەمان بشکێنن خەڵکی جددی خەڵکی کەسایەتی خەڵکی خاوەن هەڵوێست و بڕیار دۆخێ دروستکەن لە ڕووینێ بچێتە پەرلەمانێکیانەوێ پشتی شکلی بێ خەڵکی زوو جددیتیانە بێ
ینی شتێکی ڕۆتینی شکلی هەبێ و لە مەحفەلی دەولیشا بڵێنەوە تا پەرلەمانمان هەیە ئەوانە ئەوان بە بەرنامەی شەکەن بۆ شکانی پەرلەمان هیوادارم لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی نەبن بەم بەشێ لەم بەرنامە بیرکەنەوە خەڵکی جددی و خەڵکی خاوەن هەڵوێست و خەڵکی شارەزا و پسپۆڕی بە پێی لیژنەکان و تایبەتمەندی ڕەوانەی پەرلەمانکەن چونکە تۆ ینی واقعەکە ئەمەیە هیچ چ دەرگایەکی ترت بەدەستەوەی ینی یعنی پێ دوای ئەوەی تەرکیزی زۆر لەسەر موچەی پەرلەمانتارە چەندە بڵێنات بەروی تێدایە بەڵام ئێمە دەبینی کە لە کۆی 940 میلیار پەرلەمان ملیارێک نییە موچەی ماگانەی پەرلەمان ملیارێک نییە حاکیم باک یەک شتت بۆ باسکەم طبعا من موچەی پەرلەمانتارم پێ زۆرە هێر پەرلەمانتاریش بووم هیچ مانگێک موچەکەم بە تەنیا بۆ خۆم نەبووە و خانەنشینیشم ڕەت کردوەوە بەڵام موچەی مانگێکی پەرلەمانتاران نزیکەی 850 میلیۆن واتە نزیکەی 9 میلیۆن دلار تۆ بڵێ لە سەڵایەک ناکە بەس ئەو زەویەی بەرامبەر هوتێل بەڵێ بەس ئەو زەویەی بەرامبەر هوتێل ڕۆتانە بە ناسایی تاپۆکرابای 700 میلیۆن دلارە ئەم هەموو پەرلەمانتاران 9 میلیۆن دلار قسە لەسەر ئەوە ناکەی لەسەر ئەمەیەکەی مەسەلەن بەرپرسێک زەویەک وەرەگرێت لەسەر 6 مەتری سلێمانی بای 14 میلیۆن دلارە 4 ساڵی پەرلەمان 14 میلیۆن دلار پەرلەمانتارێک نزیکەی 18 دەفتەری وەرگرتووە کە پێم زۆرە چکە 7 مانگی وەرنەگرتووە 9 مانگیش لە سا 25 وەرگرتووە نزیکەی 18 دەفتەرە من پێم زۆرە 18 دەفتەر گوناحە و من خۆم هیچ مانگێک و موچەم بۆ خۆم نەبووە بەڵام تۆ 12 میلیۆن دلار نابینی بە تەنیا 18 دەفتەرەکە بێ هەمووی ببینی 18 دەفتەر یەکسان نییە بە خەرجی مانگێکی مناڵی بەرپرسانی باڵای ئەم وڵاتە کە زۆرە من پێم زۆرە بۆ خۆشم بەڕەوام نبینیەوە بەڕەوام ببینە هەموو مانگە موچەکەم برد و تەقاعودی شەبووم بەڵام تۆ بتەوێت مامۆسایەکی زانکۆ کەسێکی پسپۆر خاوەن شارەزایی هیچ موچەی نەبێ نا سەبەسە مامۆسای زانکۆیە نزیکەی 4 میلیۆنی هەیە ئێخۆ تۆ ناکرێ بڵێ وەرە پەرلەمانەوە موچەت نادەمێ هەر نایکەیانی تۆ ئەبێت تایبەتمەندی و پسپۆرە بەڵام بەڵێ نەعەداڵەتی لە موچە هەیە بەڵێ 100% هەیە من دژیم بەڵام تەرکیزکردن لێدان لە بەتەنیا گەورەکردنی ئەمە سیاسەت یەکێتی و پارتیە و بە تایبەت پارتیە فکرەکەشیان بۆ ئەمەیەکە لێدە بۆ ئەوەی خەڵک بێ ئومێد بێ لە پەرلەمان کە خەڵک بێ ئومێد بوو لە پەرلەمان ئەو دەنگدەری سابتی خۆی هەیە دەنگدەرەکانی خۆی نێرێ و زۆرترین کورسەکان بەدەستێنێ باش چەند خولەکێکی تر سوپاس دەکەم سەبارەت بە کامێرەی پۆینت تو پۆینت سکاڵای نەسەر تۆ واتە خەڵک بچێ بۆ دەنگدان خەڵک نەچێ بۆ دەنگدان هەر 111 پەرلەمانتار هەیە بەڵام ئایا 111 پەرلەمانتاری جددی و ئیشکەر و بەتوانە و خاڵوێن هەڵوێستە بن یان ئەوانەی کە پشتیوانی زوڵم و نادادی بکەن باشە سەبارەت بە کامێرەی پۆینت تو پۆینت پێشتە بەڕێزت ئیشی زۆر لەسەر کرد و سکاڵا لەسەر تۆمار کرابووی وەبزانم سزاش درابووی ئیسی تازە هەیە ئایا بەو ئێستا زیان خەڵک زۆر زیان دەکات لەم کامێرەی پۆینت تو پۆینتە بە دڵنیاییەوە دەسەڵات سوورە لە سەردانانی چکە پارێکی گەورە زۆر پێیاکە من هەر ڕێگەی دوکان سلێمانی وەکو بەڵگە بێنەوە بەیانی ئێوە بڕۆن کامێرەدانیان 2 ساعت 3 ساعت ڕێقابە بکەن کەس تیژڕەوی ناکات لەو چادا بەڵام سەرباری ئەوە لە مانکە نزیکەی 1,000 سەرپێچی تۆمار کراوە جار خۆیان ئەڵێن لەوەتێ سەید تەناقوسکە ئەڵێن لەوەتێ ئەم کامێرانە نەمانداناوە حادیسە نەماوە باشە حادیسە نەماوە خێرە 1,000 سەرپێچی ئەمە تەڵەدانانە بۆ خەڵک ئەم کامیرانە لە وڵاتێکا کە جادە و ڕێگاوبانیشی زۆر باش بێ کە دا ئەنجێت لە جادەیەکە دانرێک تیژڕەوی تیابێ واتە بۆ نمونە ئەم جادە دانرێت تا ئەو کۆتایەکەی لە 100 زیاتر نەڕۆی تۆش تەزبیت یەکەی لەسەر 100 و ئەڕۆی بێ کێشە لێی نادێ بەڵام ئەمە لە 100 بڕۆ 80 بڕۆ 60 بڕۆ هەر تێکەوی لەو بەینا تێکەوی هەمووی وا تێکەوێ ئەمە بزنسێکی گەورەیە بۆ پەیداکردنی پارە و من پێم وایە لە ئاخیری شکستێنێ باشە بەس چەند میلیۆن دینار سزای بەڕێستانیان دابوو لەسەر ئەو سکاڵە من یەکێ لە داواکانش 7 داوام لەسەر ئەوە 6یان جەزایی واتە گرتن و سزن و ئەوانە هەرچەند نەڕۆشتوم بۆ هیچیان لێو نەشارمە بەنیازیش نیم بڕۆم جایتر لەسەر جادەم گرن لە بازار ڕامکردن بابم گرن چکە ینی ناکرێت تۆ شەو ڕۆژ دۆسیی گەندەڵی بڵاوەکەی تۆ بەڵگەنامەیە دەی مەحکەمەی چی پێ نەکرێت بەڵام لەسەر یەک دۆسیە معقولە 7 داوات لەسەر تۆمار کرێ یەکیان 80 میلیۆن سزایان داوە 80 میلیۆن دینار ئەوە خەریکم تەمیز یەکەمەوە 6ەکەی تی جەزایی واتە سزن و گرتنوان
بەڵێ سێ خولەکمان ماوە سەبارەت بە دەمەوێت هەڵسەنگاندنێک بکەی بۆ کابینەی نوێ هەڵبزانم گەرماشتە کارەباکەت دەڵێی باش نییە هەڵسەنگاندێکمان بۆ بکەی بۆ کابینەی نوێم چونکە قسەی زۆر لەسەر کابینەی نوێ کرا بەداخەوە هەڵسەنگانەکانی ئەم دوایە هەمووی هەڵسەنگانی ناپیشەیی بوون ئەوەی حکومەت خۆی کرد تەمان هەڵسەنگانی تر لە دەرەوە نەکراوە باشترین بەڵگەمان بۆ ئەمە ڕقەمەکانی حکومەت خۆیەتی ئەلێ لە سنووری سلێمانیا 757 پرۆژە کراوە هیوادارم تا بەیانی بەس 57ەکەی بڵاوکەنەوە بڵێن 57 ئەم ڕجادەمان پرۆژە چییە؟ ڕێگاوبانێکە بە ڕێکوپێکی تاو کرابێت قوتابخانەیە بنکەی تەندروستیە پردە باشە بەنداو ئەمە پرۆژەیە خۆ تاسەیە پرۆژە نییە گۆڕی مەحاویل ئەمە پرۆژە نییە هیچ نییە وچی ئەوەیشی ڕۆژانەیە بۆ نموناڵێ بەس لە هەڵەبجە 113 پرۆژە کراوە بێزەحمەتە و 113 پرۆژەی هەڵەبجەمان بۆ بژمێرن کوا لەکوێیە خۆ هەڵەبجەونە گەورە نییە خەڵکی هەڵەبجە هەمووی ئەزانن لە ڕاپەڕی نزگەی 200 پرۆژە کراوە و تا ئاخیر هێزی چەکداری حەزبی و هەژبوونی حەزبی لەم کابینا زۆر ساڵتر بوو زۆر تۆختر بوو دەرکەوە ئەوەی کە فەرمانڕەواییەکە حەزب و کۆمپانیاکان قاچاخی بێگومان پەرەیسن ئەوە دۆسەی زەوی زۆرمان بڵاو کردوتەوە بۆ ئێمەمانان گیراوانی بادینان کە گیران و ناحقێکی گەورە بوو کە ڕەمزی ئازادین بەداخەوە ئەبینین لەم چەند ڕۆژە تەنیا حکومت خۆی ڕیکلام بۆ خۆیەکە لە کاتێکا بوو ئیشەکانی حکومت قسەیان بکردایە خەڵکێسن زۆر ناڕەحەتەهان لێرەوە بچی بۆ سلێمانی خۆ ڕێگە نییە ینی ئەبێ بڕۆی ئێستا وای لاتێ خەڵک بە ناچاری هەمووی ڕێگەی کەرکووک هەڵەبژێرەکەویش هەومان زان ئازایی ئەمانتیان نییە جادەوبانەکانمان خراپن ینی من پێم وانە هیچ ئینجازێکی ئەو تۆ هەبێ کە بتوانرێ شانازی پێوە بکرێت ئەی لەسەر باج و ڕسومات دەڵێن باج و ڕسوماتیان زیاد نەکردو بە تایبەتی باج بەڵێ حکومەت بەبێ دراسە هەر زیادیەکە ڕسومات زیاد کراوە باج زیاد کراوە بەبێ نرخی کارەبا زیاد کراوە وەکووتمانەوە کامیرەی پۆینت هاتە سەر بەبێ لێکۆڵینێنەوە لە دەخلی خەڵک بارگرانی دروستەکە لەسەر خەڵکی زیادکردنی باج و ڕسومات ئازایی نییە ئەوەی لە کوردستانە داهاتی زۆرە باج نادا ئەوەی داهاتی کەمەیدا نانەوە خانە و سەمونخانەیە بێ بیدەن بەڵام ئەوەی پارەی زۆری دەستەکەوێستیەکان و پرۆژەکانی ئینتەرنێتن نایدەن بۆ نمونە لە خاڵە سنووریەکان دایان کۆمپانیان داناوە خەریکی پارەپیاکردن بۆ خۆیان و تا ئاخیر یعنی شت زۆرە گەر حکایەتی بۆ بەمەتوان تا بەیانیان ڕەخنە بگرم بەڵێ یعنی حکایەتەکە پڕە لە شکست بەڵێ بەتەکیت باشە بادوا پرسیار لەسەر ئەوە بێ ئێستا هەرێم لەگەڵ بەغدا بەرەزووتر لاواز بووە فشاری ئێران هەیە بۆ سەر حیزبەکان ڕۆژهەڵات فشاری تورکیارە هەیە لە کێشی پێشتر هەبوو ئێستا شەر بڵین ماوە ئایندەی هەرێم چۆن دەبینی بەڕێزت وەکو قەوارەکەش کاک حەکیم هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوریە و ئەمێنەیە بەڵام پێشتر هەرێم دەوڵەت بووە دەوڵەتێکی ڕانەگەیەنراو بووە عیلاقاتی خارجیان هەبووە بە ئارەزووی خۆیان نەوتیان فرۆشتووە سوپایان هەبووە سنوورێکی زۆری بەدەستەوە بووە کە خۆمان نەزانین کەرکووک و کوێتیا بووە یعنی چی دەوڵەتێکەتی ئێمەش هەمان بووە بەس تێکیاندا ینی هەمویان تێکدا بەڵێ سوپاس دەکەین کاک عەلی ماندوومان بۆیە فشاری عێراق زیاترەکە بەڵێ سوپاس دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ